نقطەی زۆر میمێ لە ژیانمدا منەت هیچ نەخۆشیی نازانم، منەت هیچ خاوەن پشکەشی نازانم وەکو دکتۆر دلێر، بەڵام وەکو دلێر بە هەموو جسمەوە سوپاسێر کە چشی دەکەم کە پشتیوانی خەستەخانەی میهرەبانی کردی چکە دال عەلە الخەیری کەفاعیلی وەکو دلێر، بەڵام وەکو دکتۆر دلێر نە منەتی خاوەن پشتی دەزانم، نە منەتی نەخۆشی دەزانم، نە منەتی حکوومەتی دەزانم کەشتم لە بۆ بکاتن وەکو دکتۆر دلێر، چونکە لەسەر حکوومەتی واجبە کەرتی تەندروستی جوان بکە، دەبی سوپاسی من بکات کە منە وشەیەم کردیە، دەبی کار ئاسان بێ و نەڕەشۆی دەدەم نەڕەشۆمدایە. ئێوە لە بۆ مانگە ڕەمەزانی پیرۆست چ ئۆفەرێکتان هەبووەکو نەخۆشخانەی میهرەبانی چیتان کرد بۆ نەخۆشان بۆ هەژاران؟ ئەمە شتێکی زۆر گەورەمان کرد ئەلحەمدولیلا. دەمەوێت جارێ شتێکتان تێ بگەێنم کە بەرهەمی میهرەبانی 5 ساڵ 6 ساڵیت کە خەڵک دەیبینی بە جوانی. لە بدایەتی پشک دەمێ ئەوەی تێدان بگەێنم کردمە 7500 پشک لە بدایەتی ئەمە گوتم پارەم ناوێت 3500 پشک ئەوە دێکەمە پشتی خێری چێ دێ پشتی بکڕی ئیسtisماریان خێری کەیفی خۆیتی لەو تەرازوی 1500 مادانە لە 7500 ینی 6000 مان فرۆشت. مەجموعە کاتن خێریان کرد سیقیان پێم هەبوو برادرم بوون دۆست بوون مەجموعەکان ئیسtisماریان کرد و خەڵکەکی زۆر مەجموعەک مەلای زۆر پارەی خێریان هینا دەمێت لێکوانە سوپاسی ئەو مەلایەنە بکەم کە خێریان کرد چکە زۆر جاران دەنگم مەلا خێرێ ناکە. وشتەی خۆشیش بجارمۆزار چەند سەردانی سلێمانیم کرد دکتۆر بەهادین هەیە جەڕاحی بەولیەیە شێخ بەهای پێدەرێن شێخە لە شێخەکانی دەربەندی خانن دەفتەرێکی دامێ ئەدیێمش پێکەنیم گوت مختی خۆی باو با پیرم دەچنە ماری شێخی ڕوبع و دیناریان لە بن بەڕێ شێخی دادەنا ئێستا شێخ پارەم دەداتێ وەڵا عەکێ لە بۆ خۆم یعنی گوتی لۆ گوتی ئەو دەفتەرە دەدەمێ چونکە ئەتوو دەناسم وەختی خۆم مەرحەلەیەک پێکەوە لە قسم داخلی برادراتیی زۆر خۆشەویستیمان هەیە و دەزانی ئەمە نیازی پارە خواردنی کەسم نیە و شخصەتی منی ناسیە لە من گەویشتێ گوتی ئەو دەفتەرەیە نە دکتۆرم بێمە هەولێرێکە یعنی لە ئەو لە سلێمانیە لە سلێمانی ڕاگوتی نە ئیشم بە میهرەبانی نەدەمە ئیشەی لێ بکەم چکە ئەمن مارم لە سلێمانیە بەس ئەو دەفتەرە دەدەمێت تاوەکو ئیشەکە تو سەر بکەوی بەس دەبەر ئەوەی دەدەمێت چونکە ئەتوو دەناسێ و ئەلحەمدولیلا مامۆستایەکی زۆر تاکە مەشروعین لە کوردستان سەدان مەلا ڕێکلامی لە بۆ کردیمە. مامۆستا عوسمان هەڵەبجەیی کراوەکەی لەسەر کردەوە شەپقەشی مۆنیسانی لەسەر کرد و قسەی پێگوتم گوتی لەبەر خاتری خۆی ئەو کراوەم لەسەر کردیە لەبەر خاتری خۆی ئەو شەپقەی لەسەر دەکەم چونکە ئەمنی دەناسی چونکە دەیزانی ئەمن نیازی ئەوەم نییە کە پارەی عالەمێ بخۆم دەیزانی و ئەو کەسانەشی دەناسی کە لەگەرە من شریک بوون دەیزانی دامەزرێنەرەکانی میهرەبانی گروپی میهرەبانی چی پیاوانەکەن پیاوانێکی سەردەمن کە دەستیان دایتە و ئیشەی ئەمەی دەناسی لێیەکە گوتی ئەم دێم ئەو قسانە دەکەم دەرە میهرەبانی وەکو ئاوە وەکو هەوایە وەکو ڕۆژە هی گشتە و لە بۆ گشتە وەرن پارەکانتان بیننی ئێرکوانە و بە هەموو شێوازن لە بیر مامۆستا عەبدولخالق ڕۆناچی گوتی ئەمن چ برێم گوتم مامۆستا بە زمانی ئێستا پێدێنە ڕێکلام تۆ ڕێکلام لۆ دەکەی گوتی ئەخر عیب نییە مەلا ڕێکلامی بکە گوتم مامۆستا ئەمن لەگەرت سەریحم ئەتوو لە بۆ ئیشێ ئەو هاالەیە هەر نەفسی کات مامۆستا عەبدولخالق ڕۆناچی یادی بەخێر گوتی ئەگەر شخصیەتێک و ڕێکلامێک لە بۆ میهرەبانی و لە بۆ دکتۆر دلێری نەبی لۆ چ باشە یعنی ئەوەندە سیقی عەمیقی هەبوو. مامۆستا سەید ئەحمەد دەیان مامۆستا هاتیینە ئەو مینبەرەی تەشجیعی خەڵکیان کردیە خێرێ بکەن مامۆستا موختار زەڵمی هات پشکەکی کڕی کە بەخۆی ماری لە ناو مزگەوتەیە گوتم مامۆستا ئەتوو پارەت نییە ئەو لەوەی کەچی کە پارەی زیادەی هەبی دەزانی چی پێ گوتم گوتی دکتۆر حەزم لێ نەمر بم دەمەوێت نەمر بم بەو ئیشەی نەمر دەبم دەمەوەی مردیشم خێرم لە بۆ بێ دەمەوێت نەمر بم لۆیەکە دێم پارەی دادنم یعنی ئەمە مامۆستای ئاینی زۆر مشارەکەی فعلی کردێ پارەی نە مامۆستا مەغدید هات پارەی هینا خێری کرد پشتی کڕی تەشجیع خەڵکی کرد